بیر لە ڕژێمە لێدوایەتەکانی عێراق مینی زۆری لێ چێنراوە و ئەم دەستگایە شوێندەستی دیارەوە لە ڕابردوودا زۆر مینی هەڵگرتوتەوە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە ڕێکخراوە خێرخوازەکان یاخود ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەڵام هێشتا ئەزانن مین زۆر ماوە لە شوێنە جیاجەکانی گەرمیان بەڕێزیان هاتووە لێرە سەردانی ناوچەکە ئەکەن و بە تەواوەتی بەرچاوڕوونیایی تەواویان لە ئەبێ ئێمە وەکو ئیدارەی گەرمیان هەم خۆشحاڵین و هەم پشتیوانی خۆمان دەربڕیوە بۆی ئەوان بتوانن لە ئایندەی نزیکە هەموو کارەکانی خۆیان تەواو بکەن یاخود وا بکەنە ئەو شوێنانەی کە هێشتا پاک نەکراوەتەوە لە مین پاک بکرێتەوە. ئەو بەرنامانەی کە لە کۆی پارێزگاکانی تر هەمانە لە پرۆسەی پاککردنەوەی مین بۆ ئیدارەی گەرمیان و گەرمیان و بۆ گەرمیانیەکان هەمان بەرنامەی چڕ و پڕمان هەیە بۆ ئەوەی خەڵکی خۆمان خەڵکی ئەو دەڤەرە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بپارێزین